هەموو داگوخابێن بەناوی کاپترێکی توری زەدەش بەناوی ڕێکخراوی ڕژانەوەی کەلەپور کە ئامانجماندا ئەنجامدانی ئەم چالاکیانە ئەوەیە هەزار ئەوەی تر قەیران بۆ سلێمانی دروست کرێ بۆ ناوی پایتەختی ڕۆشنبیری. ئێمە ئامادەین ئەگەرم قەیرانە 10 ساڵی توێژەکانی بەردەوام بێت. جاران هەفتەی یەک چوارشەمان بە کاپترێکی توری زەدەش لەو شوێنە بچکۆلەیە کایبینی لە پشتانەوە ئێمە تا ئێستا توانیمانە 267 چالاکی ئێوارە ئاهەنگ کۆنسێرت چالاکی ڕۆشنبیری کلتوری ئەنجام بدەین. دەستا بڕیارمانەوە هەفتانە کردومەنە بە 2 جار، ڕۆژێک لێرە و ڕۆژێک لە مۆزەخانەی کلتوری ئیتر فەراح کە سبێشەو بە هەمان بەروار و هەمان کاتژمێر یادی هونەرمەندی نەمەر عوسمان عەلیەکەینەوە لە کاپترەی کلتوری ئیتر فەراح. هەروە ڕێزلێنان بۆ هونەرمەندی گەورەی نەتەوەکەمان عوسمان کەیمانیەکەین کەوا هونەری و کلتوری هەورەمانی پاراستووە. لە ئێوارە ئاهەنگێکا دیارە بە بەژاری زۆرێک لە ئەندامانی تیپی مۆسیقای سلێمان. بۆ ئەم شەو ئێمەمانەوێت هونەریتێکمان داهێناوە شەرط نییە لە بەرواری کۆچی دواییە. ئەمانەوێت هەرچی و هونەرمەندانی کەوا ڕۆژێک لە ڕۆژان خزمەتی هونەری ئەم نەتەوەیان کردووە لە یاد نەچن. ئێمە گەشتێکەکەین بەناو گۆرانیەکانی هونەرمەندی میلی نەمر ئەحمەد شەماڵ، هەروە هونەرمەندی نەمر و ناودار مامۆستا محەممەدی مامرێ، بە دەنگی زوڵاڵی هەردوو هونەرمەندی بەتۆنا کاکە ساڵح پێنجۆنی کە گۆرانیەکانی شەماڵە لەتەوە، کاک یونوسی بوڕاقی کە گۆرانی مامۆستا محەممەدی مامری بەسەرکەوتووە لەنەوە هەردووچیان لەگەڵ کاکە ساڵحا کە گۆرانیەکانی شەماڵە لەتەوە بە هاوکاری ئەم ژەنارە بەتوانانە ئەم گەنجە خوێنگەرانە ئەوم لێت نەچێ من نەریتێکمان داهێنا کە نەرێتی کار و چالاکی خۆبەخشە کاکە جوان کاک بەرهەم و کاگاوبەش و وێنەگرەکانەوەنێکی ئەیبینن ئەو ستافی کە هەڵەسن بە ڕێخستنی ئەم کارە هەر لەوەی کە کورسەکان دانێ لەم برادەریکەم گەراجیم شۆ پێبەخشیوی ئەم لە ئەو ستافی کە ماندووە بن لەگەڵمانە بۆ ڕێخستنی کار و چالاکیانە وێنەگرە فۆتۆگرافەکان سابێکی زۆر گەور لەگەڵمانەمان بوون هەمووی بەخۆبەخش ئەو نەریتە هاتە ئاراوە بۆ خزمەتی ئەم شارە هەر بۆ بەڕێکداربوونەوە خێرانانە بۆ وادەیەنی کە جەنگی ڕۆمانتیەکە یا سیاسیەکان خەیاڵیان هەر لای بازرگانی و نەود و موچە و بودجە و ئێمە ئیتر ئەم شارە بە قوڕا بچێتە خوارەوە لەبەرەوە ئێمە بڕیارمان داوە دڵیەوە خۆش بین بە گۆرانی بە مۆسیقا ساتێک بەڵتان بگرین لەگەڵ ئارامیە بۆ دوورتان نەخینەوە بۆ گۆرانی مۆسیقا و ڕەنگە ئێساگە بە دیار تیڤەکانەوە دانیشن ئەگەر ئەو درامانە نەبێن شەو ڕەمەزانە هەمووی نەهایە و ڕێکەوتن ڕێ نەکەوتن بودجە هات نەهات موچە هات نەهات هەر شتان هەیە. ئەم شەو لێرە یاری کڵاوتایەمان هەیە دیارە دوو سەڵاتی دەرەچێت ئەوەش لەبەر خۆشەویستی ئەمانەکەەوە مانگی ڕەمەزانە لەبەرەوە و هەروە چەند هونەرمەندێکی کۆمیدی یەنە لامان هونەرمەندێکمان ئێسان هەمە و ئەحمەد ڕەوف کۆمەڵێک لە هونەرمەندە کۆمیدیەکانەوانش کاک بەرزانی قادری خەڵوس کە لێرەیە ئەویش یەکێکە لە ڕێکخەرانی ئەمانگە هەر بە هەمان شێوە لە کاپترێکە دووری زەدەش یەکێک لەوانی کە بیرۆکەی ئەنجامدانی ئەم کارانە ئەو بۆ لە سەرەتاوە تا ئێستا ئێمە جێبەجێەکەین لەگەڵ هاوکاران لەگەڵ برادر هونەرمەندەکان. بەخێر بە من کاتە زۆر ناگرم حەزەکەم سەرەتا هونەرمەندی دەنگخۆش کاک ساڵح پێنجۆنی فەرمێت بۆ پێشکەشکردنی چەند گۆرانێکی ئەحمەد شەماڵ بە چەپڵەیەک کە ژۆزی کاکە ساڵح حەکەین لەبەرەوەی ئامادەبوو ئەم شەو خۆی بە خۆبەخش بێتە خزمەتی ئێوە.
جل جلاله شهيدا
هردو برای هنرمندی کمدی کاغ اکبر وسام محمد کاغ احمد روبا کام بخیر بین بخیراتی برای هنرمند کاغ آسو محبوب کام بخیراتی نمودن اليوم بخیراتی والله ما نستاهل هذا أو يعني كيسار بخير بين
شولتان قبلة من الشولتان من أول سين دمت وخداي أكبر دوم والشمس وي قمر لسركان ديني تراي بأنا دنبار أقل جولك أيت مستقسم أقل جولك أيت مستقسم أقل قاولي عيسى قسم أقل سيدا ويت كلام الله
شقاياك والحمامك يجيني يا شقاني سر شقاياك والحمامك يجيني والحمامك يجيني نزلني يا قولي قولي يا رب تسلم هل ودموعي قولي قولي يا رب تسلم هل ودموعي شقامك كوايا تمشي راسها من شقامك كوايا تمشي راسها تمشي راسها وهو يضربها وهو ساعي الشرق ووريت يجرها وهو ساعي الشرق شقاني مولوي يجي مقوى واكثر كبير لا شقاني مولوي يجي مقوى واكثر كبير ويجواني نشر ما نشيان تاثر كبير اوهات بالي على اخر الايمان يا شبيب اوهات بالي على الإيمان يا شريك شرخان بينا لك شحاتم يا دمنا رزمي شيرين وخسر الشوال كل جاني سجل الاشكال
سكار سيكلكي يا شوان هلك يا طي ولا أمس يخاف يا الورد سالك شقاني شقايا والحمام كريم يا شقاني شقايا والحمام كريم وطلايا المدد شايف مزيدي قلبي ونيار الرسول هري وقومي كابوري ونيار الرسول هري وقومي كابوري لا أنا بيقهون أبي بختي من رشيب أبي بختي من رشيب كيدي يا خلق الأبعاد على الإخوان والوليان شمس يا شو مصدر سلوان خلق عالي يا كلمة لولو على الأبرار
مجان إذا شو هنا كذا عفوا كده كاكاو كاكاو بشوي استقبالك بوجهنا
داوي يقول لك كيما علينا ما كان ابو برنجابنو وتحدين فيرانا نايتر وكهرباء ومشتكي هيك البردوان ده أول يتر وجدنا بردوان بينا كذا وبحري بخيرات يوم أنا نقول ساعة يموت ما شو شري كين با شيء ولو لو أسيب برجعنا كده خلاص خارج كذا لازم كاميرا كم بكرين شاب ماني أجنا أويني أبوي شكل دستگینو با پیششدی برگکان من امام شونو من نوا گشتی جیایت کنوی بنا قرآن کانی احمد شمالی نمر و هرها قرآن بیش محمدی معامله قرآن بیش نمر معامله و هرها پیوستمان با دنیا سخوش نیه بلام هم شبونک بتیم دکتر نازن کسی نیه هاو کارم بیاد دعای تو زخسی خوشش تیفی و هریج نبی ما مصعبونی حما باقی برادران با چند گرانی ترکی بیستیم گرانی همیان نمیان مستشفى
وللوفن دك خوايا دك خوايا لوزيات النمان كيف فن أرياي أرياي
كوكب جايان بياسين لا يا لا يا كوكب جايان بياسين قولي قريبا زمران وشوسرين قولي يا مشايا يا بيت وشي شمشان قولي يا مشايا ولا بيت وشي شمشان شواري يا شهور ذنبي ظلام شواري يا شهور ذنبي ظلام زۆر سواز و هەرمەندی دەنگزڵە کاکە ساڵح پێنجێنی ئەگەر ئێوە لەگەڵمان دانیشتێمەنەوە ناو شەوچەرە بەردەوامین و دوێژ گوێمان لە دەنگی بێتەوە حەزەکەم هەندێ تەوسیق خۆشی گرتوویە راح الريح من الأخوة مشتوي أنا أخوات كان إخوان إشارة مقالة بريش وبانغ منكي بتلفون يشبه بجري شو ليه يمتون هم مشاهدان يا جري شيء لبرهنا يا جري ويل لبرهنا بعضنا والله ميزاني أبي بلو كان يعبروا لي معزة بو اعتيادي درج وابزانا الصحة جري لما إيش لبرهنا داوانا هرب دراي خوشيس كاغ أحمد روفو كاغ إخوانا كان ئەگەر ئێوە پشتیوانیم کەن ئەگەردانەکان زۆر بێ لەگەڵمان بە چەپڵەی بێنێ بەشی دە وابزانە جنت کۆمبارس لەبەرانە کاگەفانی تکایە کاکە زایریش لێ کاک زایریش وەڵی هەندی بیرۆریان نیبێتەوە ئەوەی کە من ئاگادار بم ڕۆژانە باوەڕتان هەبێ زۆر جارود گومان لە ئیفانی وەستان هەمەوەکەم یا سێمەسی زۆرە نێرێ پێم وا بوو بۆ مەبەستی ترە یا دڵاریەکە بەڵام تومە زەموو یا سێمەسەکان بۆ کاک ئەحمەوە نێرێ و هەندێ نامەش بینیەوە بە شعر وەڵامی گەترێنەوە بە عەرەبیەک ئەو عەرەبیەم باوەڕتان هەبێ نازەم لە فەرروجە باوەڕ ناکەم لەوان لە هەڕۆژە ئەو بینەوە بوو بێت کاک ئەحمەوە تکایە کاک عیفان کاک عیفان بەسەری برایەتیمان نیت کاک زایر کاکەدانەوە تکایە شتان هەیە حەزەکەم ئالێرە لای منەوە سیارێک ڕێگەی گرتووە پێشەوە 630 کاک ئەحمەد گیان بەخێر بێ ئەڵە منم ئەوێ ڕابکات بۆ بجێتە بە مەزعەکە شتیوانێ کاک ئەحمەد گیان بەخێر بێ
ئەو سیارەڵە 630 کاگەکانەڵە منم لەتەوە پیکان شوێ بووی خۆی بزێتەوە لە وەزعا کاگەحمەوە یەکتکان هەیە ئەو نامانەی کە بۆ یەکتریە نێرن ئەو مایکەش بە کاگەحمەوە بێرن ئەو نامانەی بۆ یەکتریە بێنن ناوەڕۆژی نامەکان شەوتان باش میوانە بەڕێستەکان زۆر خۆشحاڵین بە هاتنی بەڕێستان ئێمە گەورە ئەبین بە هاتنی جەنابتان ڕێز و سڵاو خۆشەویستیمان هەیە بۆ هەمووتان بۆ هەموو هونەرمەندان بۆ هونەرمەندە کۆشکردووەکان لێرەوە ڕێز و خۆشەویستیە نێدین بۆ هەموو ئازیزانی کە چاوەڕانی ئێمە بوون ئەمە هاتینە خزمەتان ئەم شەو زۆر خۆشحاڵی بەڕاستی ئێمە لە تەسویری شەواتین لەگە کاک ئەحمەدی کارێکی نوێین ئێوە بۆ دەجلی ئیشم لەبەرایە نەک بڵند ئیشی غەبات و کرێکاریەکە ئیتر کاک ئەحمەدجان ئەمە ئەمای کەڵی باواژن نارە بۆی لێت شەوتان باش خۆشحاڵم کە ئاوا لە شەوێکی ئاوا خۆشە بە یەکشا دەبینەوە ڕێز و حرمەتم بۆ هەموو برا پێشبەرگەکان هەیە ئیشەڵڵا سەرکەوتنی ئەوان سەرفرازی و سەرکەوتن و سەربەخۆی ئێمەیە لێرەشەوە درو دەنێرم بۆ ژیانی پاکی هونەرمەند ئەحمەد شەماڵ و هەموو هونەرمەندانی کۆچکردوو ئیشەڵڵا شەوێکی خۆش بەڕێەکەین و کاگەکانتی لە ئیشەوە هاتوین کام ئیشە بەڕاست وەڵای من خەوتوم کاکە خەوەلی کردبوو نازانم ئیشی چی تۆ دایمەن لەسەر مەسەح عوام لێکەی بابنی لێ دەوان لێکەوە کاکە نامم بۆ نێرێ بە عەربی وەڵای خۆم عەربیەکەمان ئێمە کوردەکەمان تەواو نییە جام بە عەربی نێرێت ناچار منیش جوابی بەمەوە من چوزانم لێرامی پیشانی کاک جەزایە لێر کاڵێ ئەڕۆم بۆ بازاڕی ڕاحەڕی حەوی لا سووق ئاکەوکەی عەربیە ئەلە خۆشییا بن ئینشەڵڵا ئەلەم شەوانەیە دایکم داوای پیسای لێکردم کوڕەکە پشکۆلەکەم وتی باوە من مشەکە لە خۆم دایکم وتی کاکە ئەو بۆ کوڕاکڕی دانێکیش بۆ من کڕە لە ژیانیشە نێزانی پیسا چییە وەڵا بۆم بردەوانێ تی باشە ڕۆڵە بۆ غەدر لە منەکەی و مناڵەکەی تۆ هەمووی سنگی مریشکەوەی من هیچی تیانە ڕۆڵە باش شتێکی پێوە بۆیە قاچ کێشتێ کە سێرەکەم هەڵو جێڕاو داینابوو دامەوە کاک زاید غەریب لە ئیشەکانیە کوا کاک زاید بۆ نایە تێرە ڕۆژێکیان لە تەسویرە ئیشمان بە تووتیەکە بوو ئەم کاسکۆیانە زایرۆتی مەیەن خۆم دانەیەکم هەیە هەژدە قساکە وەڵا دەیهێنایەن و عەبەی خەیات و ڕێبوار ڕەحیم و عیرفان ئەمەنیان ئەوە چیت کە پیا کرد کاکە ئەو تووتیە ئەوتینە ئەو وەسای کۆسەر هەری ئاخرشتە بردێوانی وتی وەڵا کەلیمی قسەی پێ نەماوە ئەمە کاکزایرە پێشەوە تەلەفۆنێکمان بۆ کاکزایە کرد لەگە کاک بەرزانە تەڵان کاکزای پێشبەگەی دێرینە کەمای شانازیەوە بەخۆبە خشوو بۆ شەڕەکان کاک بەرزان تێزان بۆ چوویتی ئەوەنە تەنشی فیشەکی قەناسەش ناوبڕێت شەوتان باش ڕێز و حورمەتم بۆ میوانە عەزیزەکان لێرەوە چاوی دایکی شەیدانمان کە سوکاری شەیدان ڕێز و حورمەتیان ڕێز و حورمەتم بۆ برا پێشمەرگەکانمان لەبەرەکان هیواداری شەوێکی خۆش بەسەر بەرێ بۆ مەوضوعی تووتێکە عەبدوڵڵا کردەکنیە یابوو ئەمە لە کردەکنیە یابوو لە پێشا بەخۆمیە و زالە دوایی سەیرەکەم ئەوەشی نەما تمەوە چی لێکرد بە عەبدوڵڵا وتی وەڵا نازانم ئەحمە و سێسەر ئەحمە و ئێرفان وتی وەڵا ئەوان وایان لێکردووە کاکە وەڵا ئێمە چەند وەقت بە تەمای تووتی بووین قسەمان بۆ بکە و لەسەر تووتی بەرنامەکەمان بوو نفقی لە دەمەوە نادەدا والحاصل ئەو لە حەمامی پیانۆ بردیەوە جلی پێوە نەمابوو تووتێکی ئەلەم ڕۆژانەیە لەگەڵ لە شکۆلا چوین بۆ لای دکتۆری دانەیە دان مێشێ بردم بۆ لای دکتۆرێکی دان وتی دکتۆرە ئەو دانەم بۆ دەربێنە وتی بەسەر چاو دانەکەی بۆ دەرێنە و دکتۆرەکە وتی کاک عومەر ئەوە بۆ
هەردانێکیشە بۆ شەتڵ نەکەم لە جێی خۆیە وتی وەڵام مەمنونە بم بەس چەندی تێچێ وتی یەکدان 800,000 وتی تۆ 500,000 بە من و یەخش بە ناوی دەممە زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووین لە خزمەتانەوەی با لە کاتی برادران نەبین جاریکە بەخێر لەسەر سەر سەرچاوان سواز بۆ هەردوو برای هونەرمەند و ئەز خۆشەویستم کاک عیرفان کاک ئەحمەدڕەوف کاک زاهیری خۆشەویست ئێستا کاتێوەیە کە گوێبیستی دەنگە زۆڵاڵەکەی کاک یونسی بەڕاقی بین لە چوارچرای مەهاباتەوە هەرچەند ئێستا کوڕی ئەم شارەیە کوڕی هەموو کوردستانە گوێبیستی چەند گۆرانیەکی ڕستانی مامۆستای نەبەر محەممەدی مامدەیە بین کاک یونیس با بفەرمێن خەڵێ بۆ هەندێرەوە هەتا شارەکەی تازی شارەکەی مەهاباد
بەخێراتنی کوڕەکەی نەرمەندی نەبەر ئەحمەد شەماڵ کاکە جەزاکەم بەخێر بێت. ئێمە ئەم شەو ئەمە گەشتێکە بەناو سەروەریەکانە، بەناو ئاواز و میلۆدی خۆشەکانی ماملێ و ئەحمەد شەماڵە. هیوادارم دەرفەتە بێت و بەردەوام بێنە خزمەتانە.
ئێمە هەموو کات کە ئەم چالەشانە ئەنجامەین ئەبێ ڕۆڵی برایانی ئاسایش و ڕۆڵی برایانی پۆلیس 104 و فریاکۆکردمان هەرگیز لەبیر ناچێت. ئێمە شەوانە ئەشێکی زۆرەکەین لەسەر ئەوان سبەی شەو کاتژمێر 9:30 لە مۆزەخانەی کلتوری و تێلفەراح لەبەر بەلەدەکۆنەکە یادی هەنەربەندی نەمەر بەسمان عەلیەکەینەوە بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە ئەندامانی مۆسیقای سلێمانی و خێزانەکانیان و هەروەها خەڵاتی ڕێزان لە بەخشین بە هونەرمەندی میلی ناودار عوسمان کێملەیی لە هەمان شوێن سبەی شەو لەبەرەوە جێی خۆیەتی سوپاسیان بە ڕێزانەکەمان چەنە عینەکەشم پێشین خۆداوای لێبوون نەکەم بەس ئاکۆ فاڵێ کاگا کۆفازی دیارەوە سەرپەرشتیاری مەفرەزەی پۆلیسا مەشەو کاکەژار ئەگە ناوەکانم بۆ نەخێنرایەوە بە هەر حاڵ ئەو مەفرەزەی کە ئەم شەو بەڕاستی کوردستانە پارێزن لەسای ئاشتی و ئارامی و دیارە برادرانی ئاسایش و پۆلیس ڕۆڵەکی بەرچاویان هەیە هەموو هێزانێکان. ئێمە برادرێک هاوڕێمە هونەرمەندە لە پایتەختەوە ناولێرەوە باشەم تێناگەم ئەو هەموو خێرانی لە ئێوە هەیە بێبوجێ ئێم هەموو چالاکێت چییە من ئەڕۆنە پێوتم لێرە هونەر بەردەوامە ئێمە نەیاڵێن هونەر بۆستێت هیوادارم توانین بەردەوامی بە هەمومان سواز بەخواوی کەی بینم زۆرترین پێشانگای شێوەکاری و زۆرترین چالاکی هونەری ئەنجامەری لەم شارەیە بە تەبانەوە جارێک تری گەڕێمە بۆ ئاسایش و ئارامیکە هەیە سواز. I'll
كل صاير وخياري ما وفاء يتسرقين أو لما يصارف تبيع تجفين من يشكي تركض أو شيك الماضي أقول كل صاير ينكر مطلجم من هدوري ترجم أقول كل صاير يجعل خوتون كصمهاوي علي يا خبردار المجني نايا وزري جان تاريخ حياته قوها البارديو تاريخ حياته قوها البارديو خورشيد خاور كصنهاوي عريس الخطار